ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. چەکدانانی سی گەری لای پەکەکە بە مەبەستی پشتیوانی لە بانگەوازی عەبدوڵڵا ئۆجەلان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەهاباد. گیان لەدەستدانی 533 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە پارێزگای کرماشان. هێرشی پەهبادی بۆ سەر یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە لە تاسلوجەی سلێمانی. کۆبوونەوەی شۆفێرانی تانکەری سوتەمەنی لە بەندەرکەنگان. دیداری کرێکارانی شرکەت واحیدی تاران لەگەڵ ئیبراهیم مەدەدی و داود ڕەزەوی. دۆخی خراپی بەندکراوان لە زیندانی قەرچەکی وەرامین و مانگرتنی دەیان ملیۆنی کرێکاران لە وڵاتی هێندوستان. چەکدانانی سی گەری لای پەکەکە بە مەبەستی پشتیوانی لە بانگەوازی عەبدوڵڵا ئۆجەلان. ڕۆژی هەینی 20 پوشپەڕ 1404 هەتاوی کۆمەڵێک گەری لای سەر بە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە چەکەکانیان بە بیانووی پشتیوازی لە بانگەوازی عەبدوڵڵا ئۆجەلان دانا و پاشان وەک هێمایەک بۆ چارەسەری ئاشتیانەی کێشەی کورد ئاگریان تێبەردان. سەر لە بەیانی ڕۆژی جومعە سی گەری لای پارتی کرێکارانی کوردستان بە سەرپەرستی بەسێ هۆزات هاوسەرۆکی کۆماجڤاکێنی کوردستان واتە کەجەکە و مستەفا قەرەسوو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کەجەکە لە مەراسمێکدا لاشکەوتی جاسنا سەر بە پارێزگای سلێمانی و بە ئامادەبوونی نوێنەرانی چەند لایەنی سیاسی باشووری کوردستان و نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها نوێنەرانی دەسەڵاتدارانی تورکیا و عێراق چەکەکانیان بە مەبەستی پشتیوانی لە بانگەوازی عەبدوڵڵا ئۆجەلان ڕادەست کرد و پاشان ئاگریاندان. لە مەراسمەکەدا بەسێ هۆزات هاوسەرۆکی کەجەکە پەیامێکی لەلایەن ئەو گروپەوە کە خۆیان ناوناوە گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک خوێندەوە کە لە بەشێکی پەیامەکەدا هاتبوو هاتنمان لەسەر بنەمای بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیە لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلانەوە کە لە ڕۆژی 27 فێڤریە 2025 زاینی و لە چوارچێوەی بڕیارەکانی کۆنگرەی 12ی پەکەکەدایە کە لە نێوان ڕۆژانی 5 بۆ 7 ئایاری 2025 بەڕێوەچوو. بە پێسەرچاوەکانی هەواڵ بڕیار وایە کە پرۆسەی چەکدانانی گەریلاکان لە ڕۆژانی داهاتوودا لە ناوچەکانی تری وەک دهۆک و هەولێر درێژەی هەبێت. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەهاباد. ڕۆژی هەینی 20 پوشپەڕ هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد بەناوی مەنسوور ڕەحیمی تەمەن 34 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزە ئەمنیەتیەکانی مەهاباد بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی باوکی مەنسوور ڕەحیمی و وێڕای زەوتکردنی کەلوپەلی ئەلەکترۆنی هەموو ئەندامانی ئەو بنەماڵە مەنسووریان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر وەکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستانی. یان لەدەستانی 533 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە پارێزگای کرماشان. بە وتەی بەڕێوەبەری پزیشکی دادی پارێزگای کرماشان ڕێژەی یان لەدەستدان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لەو پارێزگایە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو زیادی کردووە و لە یانزەمانگی ڕابردوودا بەلانی کەم 533 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لەو پارێزگایە گیانیان لەدەستداوە. سەلیم خانی بەڕێوەبەری پزیشکی دادی کرماشان وتی کە 533 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لەو پارێزگای گیانیان لەدەستداوە کە بەراورد بە هەمان کات لە ساڵی ڕابردوو 12 قوربانی زیادی کرد و هەروەها لەو ماوەیەدا 14,000 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون کە 4297 کەسیان ژن و 9704 کەسیان پیاو بوون. ئازادی عومەر محەممەدی بەدانانی بارمتە لە زیندانی شنۆ. ڕۆژی پێنجشەممە 19 پوشپەڕ عومەر محەممەدی معلمی خانە نشینکرا و نووسەری ئەدەبیاتی منداڵان لە شاری شنۆ بەدانانی وەسیقە لە زیندانی ئەو شارە ئازاد کراوە. ڕۆژی 3 جوەزەردانی 1404 هەتاوی عومەر محەممەدی لە هێرشی هێزانیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی لە گەڕەکی سەلیماوای شنۆ دەست بەسەر کرا. ناوبراو پاش لێپرسینەوە بۆ زیندانی شنۆ ڕاگەزراوە و ڕۆژی 19 پوشپەڕ بەدانانی وەسیقەی 700 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا.
جێگەی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو معلیمەخانە نشین کراوە لە بەردەستانی. هێرشی پەهبادی بۆ سەر یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە لە تاسلوجەی سلێمانی. بەیانی ڕۆژی جومعە 20 پوشپەڕ بە 2 درۆن هێرشکرایە سەر یەکەی هەفتای هێزەکانی پێشمەرگە لە تاسلوجەی سلێمانی، بەڵام درۆنەکان لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانیەوە خراونەتە خوارەوە. وتەبێژی دەستگای ئاسایش هێرێمی کوردستان ڕایگەیاندووە کە سەر لە بەیانی ڕۆژی هەینی 2 پەهباد لەلایەن هێزەکانی یەکەی هەفتای پێشمەرگەوە خراوەتە خوارەوە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. شایانی باسە کە ئەمە دووهەمین جارە بە درۆن هێرش دەکرێتە سەر هێزەکانی پێشمەرگە لە سلێمانی و هیچ یەک لەو هێرشانە زیانی گیانیان نەبوو. کۆبوونەوەی شۆفێرانی تانکەری سوتەمەنی لە بەندەرکەنگان. ڕۆژی پێنجشەمە 19 پوشپەڕ شۆفێرانی تانکەری سوتەمەنی لە بەندەرکەنگان لە ئاست ڕاگررتنی 4 ڕۆژەیان لە گەرمای تاقەت پڕۆکێنی جنوب ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی زانیاریەکان 250 تانکەری سوتەمەنی بە مەبەستی وەرگرتنی گاز لە سەراسەری وڵاتەوە خۆیان گەیاندوتە فازی 19 بەندەرکەنگان لە عەسەلویە و ماوەی 4 ڕۆژە بلا تەکلیف ماونەتەوە. لە ڕۆژی ڕابردووەوە پێدانی گاز بە بارهەڵگرەکانی نێوخۆی وڵات ڕاگیراوە و تەنیا کەشتیەکان دەتوانن مەخزانەکانیان پڕ بکەن. ڕاگررتنی تانکەرەکان لە گەرمای تاقەت پڕۆکێنی جنوبدا شۆفێرانی وەزاڵە هاوردووە و ناڕازیان داوای دابینکردنی شوێنی پشودان، خۆراک و ئاوی خواردنەوە و خزمەتگوزاری دەکەن. دیداری کرێکارانی شرکەت واحدی تاران لەگەڵ ئیبراهیم مەدەدی و داوود ڕەزەوی. ڕۆژی پێنجشەمە کۆمەڵێک لە ئەندامانی سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران چاویان بە ئیبراهیم مەدەدی لە دامەزرێنەرانی ئەو سەندیکایە و داوود ڕەزەوی لە چالاکانی کرێکاری خۆشناوی و دامەزراوە یەکەوت. ئیبراهیم مەدەدی چەند جار بەهۆی چالاکیەکانی لە ڕۆژی جیهانی کرێکار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و زیندانی کراوە. ڕۆژی چوارشەممە 11 پوشپەڕی ئەم ساڵ ئەو چالاکە کرێکاریە بە دوای 1 ساڵ بەندکران لە زیندان ئازاد کرا. هەروەها داوود ڕەزەوی وێڕای نەخۆشبوون لە پەروەندەیەکی ساختەدا بە 5 ساڵ زیندان سزادراوە و ئێستا لە مەرەخەسی دەرمانیدایە. هەرچەندە پارێزەرەکانی داوود ڕەزەوی داوای ئازادی بە مەرجی ئەو چالاکە کرێکاریان کردووە، بەڵام وەزارەتی ئیتڵاعاتی ڕژیم لەگەڵ ئەو داواکاریە دژایەتی کردووە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ئەندامانی سەندیکا سەردانی ئەو دوو چالاکە کرێکاریان کردو وێڕای پاڵپشتی لە خۆیان و بنەماڵەکانیان، خوازیاری ئازادی هەموو چالاکانی کرێکاری سنفی، مەدەنی و سیاسی بوون. دۆخی خراپی بەندکراوان لە زیندانی قەرچەکی وەرامین. پاش شێرش بۆ سەر زیندانی ئەڤین کۆمەڵێک لە بەندکراوانی ئەو زیندانە بۆ بەندیخانەی قەرچەکی وەرامین گوازراونەتەوە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ بەندکراوانی زیندانی قەرچەک زۆر قەرەباڵغا و بەندکراوان لە ئاوی خاوێن، سرویسی بێداشتی پاک و خۆراکی تەندروستیش بێبەش کراون. هەروەها بەشێک لە بەندکراوانی بە ساڵاتچوون نەخۆش دۆخی تەندروستیان تێک چووە، بەڵام بەرپرسانی زیندان بەندکراوانیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. بنەماڵەی بەندکراوان بە میدیاکانیان وتووە نرخی خۆراک لە فروشگای زیندان زۆر گرانە و بەندکراوان پارەی پێویستیان بۆ دابینکردنی مادە خۆراکیەکان نییە. نەبوونی ئیمکاناتی ڕفاهی بۆ پەنابەرانی ئەفغانستانی لە کەمپی میلەک بە پێ و دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە دۆخی پەنابەرانی ئەفغانستانی ڕاگیرا و لە کەمپە دیپۆرتیەکانی میلەک لە سیستان و بەلوچستان کارە ساتبارە و ژنان و منداڵان پێویستیان بە یارمەتی مرۆیی بەپەلە هەیە. بە وتەی چالاکانی بەلوچ منداڵانی ئەفغانستانی لەسەر زەویدا دەخەون و بەرپرسانی کەمپی میلەک هیچ ئیمکاناتێکیان وەکو فەرش، ئامێری ساردکەرەوە ئاو و خۆراک دابین نەکردووە. لە ڕۆژانی ڕابردوودا هەواڵی گیانەدەستانی پەنابەرێکی پیاو بەهۆی گەرمابردووی و تینوێتی بڵاوکرایەوە و کاردانەوەی بەرینی کۆمەڵگای بە دوای خۆی داهێنا. هەروەها لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی بەلوچستان بە شێوەی خۆڕسک هەوڵی کەمکردنەوەی ئازاری شارۆمەندانی ئەفغانستانیان داوە و لە ئاڵمەتێکدا ئاو و خۆراک و دەرمانیان بۆ پەنابەرانی ئەفغانستانی دابین کردووە، بەڵام ڕێژەی پەنابەران زۆرە و یارمەتیەکان وەڵام دەرەوەی پێداویستی دانیشتوانی نێو کەمپەکان نەبوو. برینداربوونی 7 کەس بەهۆی تەقینەوە لە بینایەکی سەر بە دەستگای قەزای ڕژیم لە تاران ڕۆژی پێنجشەمە
تەقینەوە لە دوو یەکەی ئاپارتمانێک لە ناوچەی چیتگەری تاران ڕوویداوە بۆ هۆیەوە 7 کەس بریندار بوون. بە پێی زانیاریەکان تاوەری نیشتە جێبوونی پامچاڵە سەر بە دەستگای قەزای ڕژیم بووە و هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باسییان لە تێرۆرکردنی بەرپرسێکی ڕژیم کردووە. بەڵام پۆلیسی ئێران ئەو دەنگۆیانەی ڕەت کردوێتەوە و ڕاگەاندووە کە بڵاوبوونەوەی گاز هۆکاری ئەو تەقینەوە بووە و بریندارەکان بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە. هاتنی لافاو لە بەلوچستان و گیانەدەستانی یەک کەس بەهۆی بارینی باران و هاتنی لافاو لە باشووری پارێزگای سیستان و بەلوچستان زیانێکی زۆر بە خەڵک گەیشتووە و شارۆمەندێک گیانی لێدەستاوە. بە پێی راپۆرتەکان هاتنی لافاو زیانێکی زۆری بە ژێرخانەکانی خزمەتگوزاری لە شار و گوندەکانی باشووری سیستان و بەلوچستان گەیاندووە و بەرهەمی کشت و کاڵی جوتیاران لە ناوچووە. هەروەها هاوڵاتیەکی دانیشتووی یەکێک لە گوندەکانی خاش بە ناوی هوشەنگ مارنەندەگانی بەداخەوە گیانی لەدەستا. لە سێدارەدانی دەبەندکراو لە چەند زیندانی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی دەبەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی ڕاشت، نەهاوەند، ئەهواز، عێراق، زەنجان و قۆم جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران سێ بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ڕاشت، عێراق و زەنجان ئیعدام کراون کە ناسناوی دوو کەسیان بریتیە لە جەعفەر خۆشکەلام و جەواد یاربەیی. هەروەها 7 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی نەهاوەند، ئەهواز و قۆم لە سێدارە دراون کە ناسناویان بریتیە لە ئەحمەد عەلی مێهدی نژاد، مەجید ڕەحمانی، عەزیم محەممەدی، حەسەن ڕۆستەم نژاد، تەلعەد سەبزی، فەرەیدون نەزیری و هادی نەسری. مانگرتنی دەیان ملیۆنی کرێکاران لە هیندوستان دوایین هەواڵ. ڕۆژی پێنجشەممە 19 پوشپەڕ زیاتر لە 100 ملیۆن کرێکاری هیندوستانی دژ بە سیاسەتە نێئۆلیبراڵیەکانی دەوڵەت لە سەراسەری وڵاتە مانیان گرتووە. بە پێی راپۆرتەکان ئەو مانگرتنە دژ بە وەلانانی یاسای پشتیوانی لە کرێکاران لەلایەن دەوڵەتی ڕازگەرای نارندرا مۆدی بەڕێوەچووە وە کرێکاران بە وتنەوەی دروشت خوازیاری دیاریکردنی لانیکەمی هەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، کەمکردنەوەی سەعاتی کار بۆ 8 سەعات، پێدانی ئیزافەکاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و قەدەغەی بێکارکردنی کرێکاران بوو. بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.